بە هیوای کاتەچی خۆش لەگەڵوانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی لاپەڕا 203. لاپەڕە 203 بیر بکەوە و گفت و گۆ بکە بە وانەی ببورن بە پرسیاری ژمارە 2 دەست پێ دەکەم. پرسیاری ژمارە 2 هەڵبژێرە ڕستەی تەواو. 2 ڕستەم هەیە، یەکەم و دووەم بزانم کامەیان ڕاستە. ڕستەی یەکەم هەموو شێوە هاوشێوەکان جووتن، ئەوە هەڵەیە. ڕستەی دووەم هەموو شێوە جووت بووەکان هاوشێوەن، ڕاستە. کەواتە ئەو ڕستەیە ڕاستە. ڕاهێنانی ئاراستەکرا و پرسیاری ژمارە 3 ئەم دوو لاکێشەیە هاوشێوەنە. دوو لاکێشەم هەیە لێرە هاوشێوەن. لایەکان و گۆشە هاوجێیەکان ناو بنێ. ئەو جا ڕێژەی لایە هاوجێیەکان بە سادەترین شێوە بنووسە. دوو داواکاریم لێکرایە. یەکەم داواکاری ئەوەیە گۆشە هاوجێیەکان باس بکەم، لایە هاوجێیەکان ناو بنێم، ئەو جا ڕێژەی لایە هاوجێیەکان بە سادەترین شێوە بنووسم. گۆشەکان بە گۆشەکان دەست پێ دەکەم. گۆشەکانی هاوجێ، گۆشە ق لەگەڵ ب هاوجەیە، ڕ لەگەڵ ه هاوجەیە، گۆشە د لەگەڵ ن هاوجەیە، وە گۆشە ج گۆشە ج لەگەڵ م هاوجەیە. ئێستا دەچمە لای لایەکان، ئەو لایانەی کە هاوجێنە. ه ب ق ڕ هاوجەیە، ڕ د ه ن هاوجەیە، ن م د ج هاوجەیە، و ق ج ب م هاوجەیە لە لایەکان. ئێستا ڕێژەکەی دەبینمەوە. هەمیشە باشترە شێوە گچکەکە پێوەرەکانی شێوە گچکەکە دابەشی پێوەرەکانی شێوە گەورەکە بکەین، هەرچەندە هیچ هەڵە نییە ئەگەر بە شێوە گەورەکەی دەستم پێ کرد بۆ وێنە 6 دابەشی 3 بکەم ڕێژەک دەردەچی، بەڵام هەز دەکەم هەمیشە دەست پێ بکەین بە گچکەکە 3 دابەشی 6 بکەین. ژمارە گچکەکان لە سەرە بن، گەورەکانیش لە ژێرە بن. کەواتە ئەو ڕێژەی کە بەدەستی دەینم لێرە ه ب دابەش ڕ ق، ه ب دابەشی ڕ قئی دەکەم، دەکاتە 3 دابەش 6. 3 دابەش 6 ڕێژەیە. ئەگەر بمەوێ بە سادەترین شێوە بینووسم، سەرە و ژێرەی دابەشی 3 دەکەم، دەبیتە چ؟ دەبیتە 1 بەسەر 2، دەبیتە نیو. واتە ڕێژەکە نیوە لە مابەینی لاکێشە گچکەکە و لاکێشە گەورەکە. مانای چییە نیو؟ نیو ئەوەی ڕاستی بیمانای ئەوەیە کە ئەو لاکێشەیە پێوەری لایەکانی نیو ئەوەندەی ئەو لاکێشەیە، یان ئەو لاکێشە گەورە پێوەری لایەکانی 2 ئەوەندەی ئەو لاکێشە گچکەیە. هەر ئەو مانای هەیە ڕێژە. ڕاهێنان و شیکاری پرسیارەکان. ڕاهێنانی ئازاد. ناو لە لایەکان و گۆشە هاوجێیەکان بنێ. ئەو جا ڕێژەی لایە هاوجێیەکان بە سادەترین شێوە بنووسە. لێرەش 2 داوا کاریم لێ کرایە. 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 2 داوا کاریم لێ
پرسیاری چار گۆشەکان دەست پێ دەکەم. گۆشە ل هاوجەیە لەگەڵ گۆشە ع، گۆشە ه هاوجەیە لەگەڵ گۆشە س، گۆشە ن هاوجەیە لەگەڵ ڕ، وە گۆشە م هاوجەیە لەگەڵ گۆشە ف. ئێستا دەچمە لای لایەکانی کە هاوجێنە. ه ل هاوجەیە لەگەڵ س ع، ه ن هاوجەیە لەگەڵ س ڕ، ن م هاوجەیە لەگەڵ ڕ ف، وە ل م هاوجەیە لەگەڵ ع ف. ئێستا ڕێژەکەی دەبینمەوە هەمیشە شێوەی گچکەکەی دابەشی گەورەکەی دەکەم، وەکو ئێوەی ڕێسایەک بی لەسەری بڕۆم هەرچەندە بێگومان هیچ هەڵە نییە کامە دابەشی کامەی. کەواتە ئەمن لێرە یەکەچیان دابەش دەکەم بۆ وێنە س ڕ دابەش ه ن، س وە ڕ دابەشی ه ن ئی دەکەم. بابە پێنووسەشکە بنووسم. س ڕ دابەشی ه ن دەکاتە چ؟ دەکاتە 6 دابەش 8. 6 دابەش 8 ئەگەر کورتی کەمەوە بە سادەترین شێوە بینووسم، هەردوو لای سەرە و ژێرە دابەشی دووی دەکەم. 6 دابەش 2 3، 8 دابەش 2 4، واتە ڕێژەکە 3 بەسەر 4. ئەگەر بمەوێ دابە 6 کەش بکەم بۆ وێنە 12 هێڵە لایەکی تکەش دابەشکەم، هەرچەندە ڕەنگە پێویست نەکە، دەتوانم ئەمن ئێستا ڕ ف دابەشی ن مە ئی بکەم، واتە 9 دابەشی 12 کەم. 9 دابەشی 12 سەرە و ژێرە دابەشی 3 دەکەم هەتا کورتکردنەوەی ئەنجام بدەم، دەبیتە 3 بەسەر 4 هەمان ڕێژەم بەدەست کات کە 6م دابەشی 8 کرد. 9 کە دابەشی 12 دەکەم هەمان ڕێژەیە 3 بەسەر 4. ئەوە تەواو بووم لەو پرسیارە. دێمە لای پرسیاری ژمارە 5. یەکەم جار گۆشەکان، گۆشە هاوجەیەکان. گۆشە س هاوجەیە لەگەڵ ب، گۆشە ع هاوجەیە لەگەڵ د، گۆشە ح هاوجەیە لەگەڵ ت. ئەوجە دەچمە لای لایەکانی کە هاوجێنە. س ت هاوجەیە لەگەڵ ب ح، ع ت هاوجەیە لەگەڵ د ح، و س ع هاوجەیە لەگەڵ ب د. ئێستا ڕێژەکەی دەبینمەوە بە سێ گۆشە گچکەکە دەست پێ دەکەم. ع ت ئی دابەشی د ح ئی دەکەم، واتە 6 دابەشی 9 دەکەم. 6 دابەش 9 دەکاتە چ؟ ئەگەر کورتی کەمەوە هەردوو لای سەرە و ژێرە دابەشی 3 بکەم دەکات 2 بەسەر 3. ئەو کەرتە 2 بەسەر 3. ئەوە ڕێژەکەم دەرهێنا لە مابەینی دوو لا. بزانم لایەکان دیش هەمان شتەیان نا. ئەو لای دەینم لای س ع دابەشی س ع بابە ڕەنگەچی بی دابەشی ب د ئی دەکەم، واتە 10 دابەشی 15 دەکەم. 10 دابەش 15 سەرە و ژێرەی دابەشی 5 دەکەم، بزانم چەند دەردەچی. 10 دابەش 5 دەکات و 15 دابەش 5 دەکات 3. هەمان ڕێژەم بەدەست هێنا لێرە و لێرە. ئەگەر بێت و لایەکە دیش دابەشکەم ئەویش دەبی هەمان ڕێژە بی. واتە ئێستا ئەمن هەر ئەو لایە ما دابەشکەم س ت دابەشی ب ح ئی دەکەم. 8 دابەشی 12 دەکەم. 8 دابەش 12 سەرە و ژێرەی دابەشی 4 دەکەم. 8 دابەش 4 2، 12 دابەش 4 3. دیسان
دوو بەسەر سێ هەمان کەرتە کەواتە هەر کامەی دابەشکەم چونکە هاوشێوەنە هەمان کەرتی بەدەست دەینم. ئێستا دێمە لای بڵێ ئەم دوو شێوەیە هاوشێوەن یان نا. وەڵامەکەش ڕوونکەوە. پرسیاری 6 ئەمن یەکەم جار تەماشای گۆشەکان دەکەم. دوو سێ گۆشەم هەیە. گۆشەکانی کە هاوجێنە گۆشە ب لەگەڵ ع دەبینم. گۆشەکان پێوەریان جیاوازە. دەچمە لای گۆشەکەی دیش م لەگەڵ ج ئەویش پێوەری جیاوازە. یەکی 49 یەکی 53 یەکسان نییە. دەبی بنووسم گۆشە م ئەوها دەبی بنووسم گۆشە م ناکاتە ئەوها یەکسان نییە لەگەڵ گۆشە ج. دیسان بنووسم گۆشە ب یەکسان نییە لەگەڵ گۆشە کە هاوجێیە. ئەو پیتێ ئەوها دەبی بنووسرێ هەڵەم نووسە. گۆشە د یەکسان نییە لەگەڵ گۆشە ڕ. دیسان هەمویان یەکسان نینە. کەواتە ئەو سێ گۆشەیە هەر سێکیان یەکسان نەبوون لەگەڵ سێ گۆشەکانی دیکە. ئەوەی ڕاستی بی دەبی یەکسەر بزانم کە ئەو دوو سێ گۆشەیە هاوشێوانینە. بەڵام ئەگەر ویستم هێشتا ساغکەمەوە ئەگەرە من هاتوو ئەو لایم هینە دابەشی ئەو لایم کرد دابەش 12 ناکاتە ڕێژەکە ناکاتە 12 دابەش 13 و ناکاتە 11 دابەش 15 ڕێژەکە هەمان ڕێژە نییە. کەواتە بە دوو ڕێی دەسەلمێنم کە ئەو دوو سێ گۆشانە هاوشێوە نینە. هاوشێوە نین. پرسیاری 7 لێرانە دوو لاتەریبم هەیە. یەکسەر تەماشای گۆشەکانی هاوجێ دەکەم. ئەو گۆشەیە هاوجێ لەگەڵ ئەو گۆشەی یەکسان و جووتیشە. ئەو گۆشەیە ن هاوجێ لەگەڵ ه یەکسان و جووتە. گۆشە د هاوجێیە لەگەڵ ه یەکسان و جووتە. گۆشە ج هاوجێ لەگەڵ گۆشە ڕ یەکسان و جووتە. کەواتە گۆشەکان یەکسان و جووتن. بەڵام لە کاتی لاتەریب و لاکێشە ناچارم تەماشای لایە هاوجێیەکانیش بکەم ڕێژەکەی ببینمەوە. چونکە ئەگەر ڕێژەکە یەکسان نەبی هەرگیز ئەو دوو لاتەریبە هاوشێوە نینە. کەواتە تەنیا و تەنیا تەماشای گۆشەکان بکەم بەس نییە. ئێستا تەماشای لایەکانیش دەکەم کە هاوجێنە. ئەو لایە ن هاوجێ لەگەڵ هئوە. کەواتە بە ئەمن بینم چاری دابەشی 6 بکەم بزانم ڕێژەکە دەکاتە چەند. 4 دابەش 6 هەمیشە بچووکەکەی دابەشی گەورەکەی دەکەم وەکو ڕێسایەکی لۆ خۆم هەرچەندە هەڵەش نییە گەورەکەی دابەشی کچکەکەی بکەم. 4 دابەش 6 کورتی دەکەمەوە. دەبیتە هەردوو لای کورت دەکەمەوە سەرە و ژێرەی دابەشی دووی دەکەم دەبیتە 2 بەسەر 3 2 دابەش 3 ڕێژەکە 2 بەسەر 3 ئەوە زانیم ڕێژەکە دەبی 2 بەسەر 3 بی. ئێستا ئەو لایەش دەینم لای ج ئەو لاش دەینم لای و ڕ دابەشی جئی دەکەم چونکە هەمیشە ئێرە گچکەکەی دابەشی گەورەکەی دەکەم. ئەو لایە و ڕ 6 سانتیمەترە دەنووسم 6. ئەو لایەش 8 دابەشی 8 دەکەم زانم دەکە 2 بەسەر 3 یان ناکە. سەرە و ژێرەی دابەشی دووی دەکەم. سەرا دەبیتە
سێ ژێرەش دەبیتە 4 کە تەماشا دەکەم 3 بەسەر 4 ناکاتە 2 بەسەر 3 دەبی بنووسم ئەمن ئەوها 2 بەسەر 3 یەکسان نییە وەکو 3 بەسەر 4 کەواتە نابی ڕێژەکە دەبی یەکسان بی دەبی هەمان ڕێژە بی هەمان ڕێژەم بەدەست نەکەت کەواتە یەکسەر دەبی بزانم کە ئەو دوو لاتەریبە هاوشێوە نین ئەو دوو لاتەریبە هاوشێوە نینە هەرچەندە گۆشەکان جووت و یەکسان بوون بەڵام بۆ لاتەریب و لاکێشە یان 4 لای دیکە دەبی لە هەمان کات گۆشەکان یەکسان و جووت بن و لە هەمان کات ڕێژەی لایە هاوجێیەکانیش هەمان ڕێژە بی ئێستا هیچیان لەوانە هاوشێوە نەبوون دێمە لای پرسیاری ژمارە 8 پرسیاری ژمارە 8 هەڵەیەکی گەورەی هەیە خوێندکاری ژیر ئەویش ئەوەیە کە ئەو سێ گۆشە چی وەستاوە واتە ئەو گۆشەیەی نەوەدا ئەو هێمای گۆشەی نەوەدا ئەو سێ گۆشەیەش هەمان شت سێ گۆشەیەکی وەستاوە چونکە یەک لە گۆشەکانی 90 پلەیە ئەویش گۆشە د لە سێ گۆشەی وەستاو هەرگیز ئەو لایە یەکسان نابی بە هیچ کام لەو لایانەی دیکە هەمیشە ئەو لایە مۆرە گەورەترە لە دوو لایەکانی دیکە وەکو لێرە 25 گەورەتر لە 20 و گەورەتر لە 15 هیچ کات ناتوانین یەکسان بی ئەگەر بتەوێ ساغیکەیەوە هەوڵ بدە سێ گۆشەی وەستا و دروست بکە هەوڵ بدە بزانە دەتوانی ئەو لایە مۆرە یەکسان بی لەگەڵ لایەکاندی لێرە یەکسانیان کردیە وەکو دەبینن ئەو لایە سۆرە یەکسانیان کردیە بەو لایە مۆرە هەردووچیان دەیە ئەوە هەڵەیەکی گەورەیە ئەوە دە ئەوەش دە ئەوە قەت هەرگیز ئەو شتە ڕوونادا ئەوجە نازانم لەبەرچە ئەو هەڵەیە و کامە ڕاستە ئایا ئێرە دەیە و ئێرە گۆڕایە ئەمن تەماشای کتابە عەرەبیەکەشم کرد بادینیەکەش هەمان هەڵەی تێدایە ئەوجە نازانم ئێستا ئەو هەڵەیە هەیە هەرکوو هەبی بەڵام ئەمن دەتوانم بەراورد کەم لە مابەینی گۆشەکانی هاوجێ هیچ نەبی ئێستا لایەکان ئەو لایە مۆرە هاوجێ لەگەڵ ئەو لایە مۆرە ئەو لایە شینەش هاوجێ لەگەڵ ئەو لایە شینە و ئەو لایە کەسکەش هاوجێ لەگەڵ ئەو لایە کەسکە ئەگەرە تو بتەوێ خوێندکاری ژیر دەتوانی بە پیت بنووسی دئه هاوجێ لەگەڵ بئج و دف هاوجێ لەگەڵ ڕج بەڵام من کاتی ئەوەم نییە هەموو ناو لە هەموو لایەکان بنێم تەنیا بە وێنە و بە ڕەنگڕوونی دەکەمەوە هیوادارم ئەتوو بە خۆت بیان نووسی لایەکانی هاوجێ لەگەڵ یەک ئێستا گۆشەکانی هاوجێ لەگەڵ یەک گۆشە د هاوجێ لەگەڵ گۆشە ج لە هەمان کاتیش جووتە گۆشە ف هاوجێ لەگەڵ گۆشە ڕ لە هەمان کاتیش جووتە هەردووچیان 37 پلەنە گۆشە ه هاوجێیە لەگەڵ گۆشە ب لە هەمان کات جووت و یەکسانە هەردووچیان 53 پلەنە دەبی ئەمن یەکسەر بگەمە ئەو دەرەنجامەی کە چونکە گۆشەکانی ئەو دوو سێ گۆشەیە هاوجێ و گۆشە هاوجێیەکان جووت و یەکسانن کەواتە ئەو دوو سێ گۆشەیە
هاو شێوەنە پێویست ناکە ئەمن بچم بگەڕێم بە دوای ئەوەی ئایا لایەکان ڕێژەی لایەکان ببینمەوە بە تایبەتی لەو پرسیارەی چونکە هەڵەی تێدایە لە نووسینی درێژی لایەکان کەواتە ئەمن لێرە ڕادەوەستم بەڵام یەک تێبینیم هەیە ئەویش ئەوەیە کە خوێندکاری ژیر هەر چەندە سێگۆشەکان دانانیان سەراوژێرە بەڵام هاو شێوەنە ئەگەر تەماشایان کەین ئاوا بۆ وێنە دانانی ئەوی دیکە ئەوها ئێرەش ئەوها ئێرەش ئاوا دانانەکە سەرەوژێرە بەڵام ئەمن هێشتا دەبی بزانم کاملا لەگەڵ کاملای هاو جێە وە کام گۆشە لەگەڵ کام گۆشە هاو جێ دەبی ئەمن بتوانم لامێشتی خۆم سێگۆشەکەی یەک لە سێگۆشەکان بسوڕێنم هەتا وەکو ئەوی دیکە یان درستی کەمەوە یان هەروەها بزانم کە ئەو دوانە تەنیا سوڕایە یەکەک لەوان کاتە دەنووسم ئەو دوانە هاو شێوەنە هەرچەندە وەچی گوتم ئەوانە تەواو نینە درێژی لایەکان تەواو نییە دروست نییە هەڵەیە دێمە لای پرسیاری ژمارە 9 دوو لاکێشەم هەیە کوزانیم لاکێشەیە چونکە گۆشەکان 90 پلەنە گۆشە ڕ هاوجێ لەگەڵ گۆشە س گۆشە م هاوجێ لەگەڵ گۆشە م هەرچەندە دەبوایە لێرە پیتەشکە بنووسن ئەوەش هەڵەیە گۆشە ل هاوجێ لەگەڵ گۆشە ب و گۆشە ن هاوجێ لەگەڵ گۆشە ج ئەوە گۆشە هاوجێیەکانمان دیتەوە هەمووشیان یەکسانن جوتن چونکە 90 پلەنە ئەوە تەواو بووم لە گۆشەکان ئێستا دێمە لای لایەکان س ل هاوجێ لەگەڵ ڕ ب م هاوجێ لەگەڵ م ج زۆر سەیرەکە هەمان پیتە پاشان س م هاوجێ لەگەڵ ڕ م ئەو جا ل ن هاوجێ لەگەڵ ب ج ئەوە لایە هاوجەیەکانیشمان دیتەوە ئێستا ڕێژەکەی دەبینمەوە دەست پێ دەکەم بە دابەشکردنی س م بەسەر ڕ م واتە سێ بەسەر 6 سێی دابەشی شەشی دەکەم کورتی دەکەمەوە هەردوو لای سەرەوە ژێرەی دابەشی سێی دەکەم دەبیتە نیو یەک بەسەر دوو دەبی ئەمن ئێستا بزانم ئایا ئەو لایەش کە دابەش دەکەم بەسەر ئەو لایە س ل دابەش هەمان ڕێژەیە یان نا هەشتی دەینم چ دەکەم هەشتی دەینم دابەشی 16 دەکەم کورتی دەکەمەوە سەرەو ژێرەی دابەشی هەشتی دەکەم دەبیتە یەک بەسەر دوو کەواتە هەمان ڕێژەیە وەکو ئێرە هەشت دابەش 16 وەکو ئەوەیە سێ دابەش 6 کەواتە ئەو دوو هاوکێشەیە 100% هاو شێوەنە چونکە ڕێژەی لایە هاوجێیەکان یەکسان بوو کە سێم دابەشی شەشی کرد وەکو ئەوەیە هەشتی دابەشی 16 کەم دوو لا بەسە چونکە لایەکەی دیش هەر بەخۆی هەشتە لایەکەی دیش لێرە بەخۆی 16ەیە ئەو لایەش 6ە ئەو لایەش 3ە کەواتە دوو لا بەسە درێژی و پانیەکە بەسە بۆ ئەوەی ساغی کەمەوە ئێستا گەیشتمە پێوانەی نەزانراوە و بدۆزەوە ئەگەر بزانی کە هەردوو شێوەکە هاو شێوەنە ئێستا ئەمن
دەزانم ئەو دوو شێوانە لە پرسیاریدا هاوشێوەنە، ئەو دوو سێگۆشەیە هاوشێوەنە. کە سێگۆشە هاوشێوە بوو یەکسەر دەبی بزانم کە گۆشەکانی هاوجێ جووتن واتە یەکسانن. لێرە ئەو گۆشانەی کە هاوجێنە گۆشە ڕ هاوجێ لەگەڵ ه هەردووچیان 48. گۆشە ج هاوجێ لەگەڵ گۆشە ن دەبی هەردووچیان دیسان 48 بن، کەواتە یەکسەر ئەمن ئەو گۆشەیەم دیتەوە. گۆشە ن دەبی یەکسەر بنووسم گۆشە ن یەکسانە بە 48 پلە. ئەوجە دێمە لای گۆشەکەی دیکە. گۆشە ب هاوجێیە لەگەڵ گۆشە د، بەڵام ئەمن لێرەش نازانم گۆشە ب چەندە، بەڵام زۆر ئاسانە بیبینمەوە، چونکە ئەمن دەزانم هەر سێگۆشەکانی سێگۆشە بەیەکەوە دەکەنە 180 پلە، کەواتە 180 بینم 48 و 48 لێ دەرکەم ئەو گۆشەیە دەمینێتەوە کە هاوجێ و جووتن. دەینم 180 کەم 48 و 48 کۆ دەکەمەوە 8 و 8 16 4 و 4 8 یەکیش 9 180 96 لێ بڕوە دا 6 لێ بڕوە 4 7 9 لێ بڕوە نابی 7 9 لێ بڕوە 8. کەواتە ئەو گۆشە کەسکە هەردووچیان 84 پلەنا. 84 لێرە 84 لێرە. ئەوە گۆشەکانم هەموو دیتەوە. ئێستا بزانم چمایە بیبینینەوە. ئێستا دەچمە لای لایەکانی کە هاو جێنە. لایەکان ئەو لایە لای دن هاوجێ لەگەڵ بج هەمان جێی هەیە. ئەو لایە ن ه هەمان شت لەگەڵ جڕ، ئەوجا ئەو لایە د ه لەگەڵ بڕ. ئێستا کە زانیم لایە هاوجێیەکان چی هانە ڕێژەکان بەدەست دەینم. باشە. لێرە ئەگەر تەماشای شینەکەی بکەم لە سێ گۆشە گچکەکە 6 مەترە، لە سێ گۆشە گەورەکە 12 مەترە، واتە دوو ئەوەندە زیاد بووە. لایە کەسکەکە لە سێ گۆشە گچکەکە 6 مەترە، دیسان دەبی لە سێ گۆشە گەورەکە 12 مەتر بی، چونکە هەمیشە وەکو یەکە ڕێژەکە لایەکیان 2 جار زیاد بووە لایەکە دیش 2 جار زیاد دەبی. ئەگەر تەماشای سۆرەکەشکەم لایە سۆرەکە لە سێ گۆشە گچکەکە 8 مەترە، لە سێ گۆشە گەورەکە 16 دیسان 2 جار زیاد بووە، کەواتە یەکسەر ئەمن دەبی بزانم کە د ه لایە کەسکەکە لە سێ گۆشە گەورەکە دەکاتە 12 مەتر. ئەگەر بە نووسین بمەوێ بنووسم زۆر ئاسانە، دەنووسم 6 شەشی گچکەکە ئەو شەشە دابەشی ئەو 12 شینەی دەبی یەکسان بی لەگەڵ لایە کەسکەکە کە ئەوی شەشە، لێرەش هێمای پرسیار دەبی یەکسەرە من بزانم 6 هەر 6 کەواتە 12 هەر دەبیتە 12 لێرە، کەواتە ئەو هێمای پرسیارە دەکاتە 12 یەکسانە بە 12 مەتر. زۆر ئاسان بوو. ئەوە هەموو نەزانراوەکان زاندران. ئێستا دێمە لای پرسیاری ژمارە 11. دوو نیمچە لاتەریبم هەیە کە تەمەشای گۆشەکان دەکەم، ئەو گۆشانەی کە هاوجێنە بزانم هاوجێ گۆشەکانی هاوجێ تەمەشا دەکەم یەکەم جار.
دەبی گۆشەکانی کە هاوجێنە یەکسان بن، چونکە شێوەکان هاوشێوەنە. کەواتە لێرە یەکسەر ئەو گۆشەی کە هاوجێیە گۆشە س بۆ وێنە هاوجێیە لەگەڵ گۆشە ل. هەرچەندە شێوەکان وەکو یەکدانەندراینە، بەڵام ئەمن دەبی بزانم شێوەکان دەبی ئەمن بەخۆم بزانم کامە گۆشە لەگەڵ کامە گۆشە هاوجێیە. کەواتە گۆشە س لەگەڵ ل هاوجێیە، گۆشە ه لەگەڵ م هاوجێیە، گۆشە ک لەگەڵ گۆشە د هاوجێیە، گۆشە ن لەگەڵ گۆشە ف هاوجێیە و یەکسانیشە چونکە هاوشێوەنە. چونکە ئەمن زانیم هاوجێ و یەکسانن، کەواتە یەکسەر دەبی بزانم گۆشە د ئەو گۆشە زەردە وەکو گۆشە کە واتە گۆشە د ئیش 110 پلەیە. یەکسەر دەنووسم گۆشە د یەکسانە بە 110 پلە. ئەوە تەواو بووین لە یەکێک لە گۆشەکانی کە نەزانرابوو تا ئێستا. ئەوجا دەچمە لای گۆشە ن، چونکە ئەمن دەزانم گۆشە ن و گۆشە ف هاوجێ و یەکسانن، گۆشە ف هەفتایە، کەواتە گۆشە ن ئیش یەکسەر دەبی بنووسم دەکاتە 70 پلە. ئەو گۆشەش تەواو بوو. ئێستا گۆشەکان دەسڕمەوە، دەچمە لای لایەکان. لایەکانی کە هاوجێنە بۆ وێنە س ه هاوجێیە لەگەڵ ل م و ه ف هاوجێیە لەگەڵ ن م و س د هاوجێیە لەگەڵ ک ل ئەوجا د ف هاوجێیە لەگەڵ ک ن. کەواتە ئێستا بە ئاسانی ڕێژەکان دەبینمەوە. ئەمن لە لێرە ک ن نازانم چەندە درێژیەکەی، بەڵام ئەمن دەزانم کە ئەو لاتەری بە گچکەیە نیوەی لاتەری بە گەورەکەیە لایەکانی. ئەگەر تەماشاکەین لایە شینەکە، تەماشای لایە شینەکەی بکەین لێرە، ئەو لایە شینە دەبینم دوو ئەوەندەی ئەو لایە شینەیە. ئەگەر تەماشای ئەو لایە سۆرە بکەم دەبینم دوو ئەوەندەی ئەو لایە سۆرەیە. ئەگەر تەماشای ئەو لایە سەوزەی بکەم دەبینم دوو ئەوەندە ئەو لایە سەوزەیە. کەواتان ئێرەش ئەو لایە زەردە دەبی دوو ئەوەندەی ئەو لایە زەردەی بی. واتە ئەگەر ئەمن لێرە هەفتم هەبوو دەبی لێرە نیوەی هەفتی دەکات چەند؟ نیوەی هەفتی دەکات 3.5. دەبی 3.5 هەبی، واتە ک ن دەبی بکاتە 3.5. لێرە هەتا ئێرە دەبی بکاتە 3.5 مەتر. یان ئەمن دەینم ئەوها دروستی دەکەم. لێرە هەمیشە گچکەکەی لەسەرەوە دەنووسم وەکو گۆتمان. لێرە 3 دابەشی ئەو شەشەی دەکەم، دەنووسم 3 دابەش 6. لێرەش هێمای پرسیار دابەشی ئەو هەفتەی دەکەم. ئەو شەشە کوو بوویتە هەفت، هەرچەندە لێرە تۆزێک ئاسان نییە، ئەتوانم ئاسانتری کەم. ئەو 3 بەسەر شەشەی ئاسان دەکەم دەیکەمە 1 بەسەر 2 هەتا ئاسان بی، چونکە ڕێژەکە هەمان ڕێژەیە. 1 بەسەر 2. ئەگەر 2 ببیتە هەفت، 1 دەبیتە چەند؟ چونکە ئەو دووەم هینایە ئەمن جارانی چەندی کرایە هەتا بوویتە هەفت. وەکو ئەوەی وایە هەفتی دابەشی 2 بکەم، واتە ئەمن دووەکە جارانی 3.5 کرایە، واتە ئەو یەکەش دەبی جارانی 3.5 بکەم هەتا ببیتە جارانی 3.5 بکەم، نەک 3 و 2.
چونکە 2 جارانی 3.5 کرایە بوویتە 7 یەکەکەش جارانی 3.5 دەکەم هەتا بزانم ئێرە چەندە. کەواتە بەو جۆرەش بە ڕێژەش دەتوانم بزانم کە کن یان نک یەکسانە بە 3.5. لێرە ڕەنگە لێرە ئاسانتر بوو بە ئەگەرە من ڕێژەکانم ئەوها نووسرا بە ئەو جارەی گەورەکەم دابەشی بچووکەکەی کرد بە، واتە ئەگەرە من بینم کامەی لەو ڕێژانەوە گرم هەر هیچ کێشە نییە. گەرە من هاتوو سد دابەشی کل ئەم کرواتە 12 دابەشی 6 کرد، دەبی هەمان ڕێژەبی لە کاتی دف کە 7 دابەشی کئنئیش دەکەم کە نازانم چەندە. ئەوجا دیسان لێرانە وەکو هاوکێشەی دەبی ببینینەوە ئەو پیتە چەندەیان ئەو هێمایە چەندە، دەتوانین ئەوهاش تەماشایکەین 12 2 ئەوەندەی 6 7ش دەبی 2 ئەوەندەی ئێرەبی، کەواتە ئێرە دەبی بکاتە 3.5. بەو جۆرەش دەتوانین ببینینەوە بە هەزاران نا بەڵام 4-5 ڕێ هەیە لۆ دیتنەوەی نک. کەواتە نەکە ئیشمان دیتەوە هەموو نەزانراوەکان دیترانەوە. خوێندکاری ژیر لێرە هاتما کۆتایی ئەو لاپەڕەیە. هیوادارم گفتوگۆ بکەن لەسەر ئەو هەڵەیە کە لێرە هەیە، هەڵەکی گەورەیە، و ئەگەر پاش گفتوگۆ لەگەڵ مامۆستا و وانە بێژەکە و بزانە هەڵەکە کوڕاست دەکرێتەوە دەتوانن لە کۆمنت بنووسن. لێرە دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەی داهاتوو هەر بژی.